کابینەی نوێی حکومەت یاریێم بە جۆرێک شڵەژا و بێسەروبەرە کە ڕۆژ لە دوای ڕۆژۆکی نوێ تۆمار دەکات. لەم دۆخە دەرونیە ناجێگیر و نەسازەدا کە قەیرانی ئابووری و باری تەندروستی کە کۆڕۆنا دروستی کردووە. ناخۆشیش نییە گوێ لە یەکێک لە هەڵۆکانی حکومەت بگریت و بزانی چۆن باسی جەژنی قوربانی زۆرینەی موسڵمانی هەرێمەکەی دەکات. سەبارەت بە جەژن ئێمە بڕیارماندا لەو کۆبوونەوەیە کە چونکە وەکو گوتم حاجیمان نەبووە لە جەژنی قوربانیش بەبوونی حاجیەوە جەژنێکی خۆش بوو کە هەمومان سەردانی حاجەکانمان دەکرد و پیرۆزبایی ئەومان دەکرد کە بە سەلامەتی چوونەتە ماڵی خوا و گەڕاونەتەوە. وە ئێستا کە حاجیمان نییە جەژنی قوربان ناکرێتن و ئەو مەراسمانەی کە پەیوەستە بە جەژنی قوربان ڕەنگە زەرور نەبێتن. حکوومەت ئەگەر شکست و شۆکەکانی دیکەی وەک 400 ملیارەکەی بەغدا بتوانێت بە ڕاگەندراوێک دیزا بە دەرخۆنە بکات و ئاوێ بە دڵی ئەندام و لایەنگرانی ترۆیکای پێکێنەری حکوومەتدا بکات. بەڵام نە خوێندەواری و نەشارەزایی وەزیری ناوخۆ کە بە یەکێک لە هەڵۆکانی کابینەکە دادەنرێت ئابڕووچوونێکە تەنها مەگەر داوای لێبوردن و دانان بە نەشارەزاییدا ڕووی کابینەکە و خاوەنەکەی سپی بکاتەوە. کاتێک چاودێران و ڕۆژنامەنووسان دەیانگوت ناکرێت تاکە وەزیرێک لە جێی وەزیری دارایی باس لە قەبارەی داهات و بوون و نەبوونی موچە بکات، لە جێی وەزیری بازرگانی باسی کردنەوە و نەکردنەوەی مەرج و خاڵا سنوورەکان بکات، لە جێی وەزیری تەندروستی و ئەوقاف قسە بکات، گوێ بۆ ئەم سەرنجانە نەدەگیرا تا ئەوەی خۆی بە داری گۆڵەکەدادا و کەوتە بەرەو پەندەی کە دەڵێ ئەوەی زۆر بڵێ هەڵەش زۆر دەکات. لە فڕۆکەخانەکانەوە ڕێگا نادرێتن گەشتیار داخلی هەرێمی کوردستان ببێتن. هەر ئەم وەزیری نێوخۆیە لە مانگی ئاداردا لە جێی وەزیری دارایی قسەی کرد و وتی داهاتی نێوخۆ نزیک بۆتەوە لە سفر، کەچی هەردوای ماوەیەک لەو قسەیە حکومەت بە پارەی بەغدا و داهاتی نێوخۆ موچەی مانگیەکی دابەش کرد. هەر ئەم وەزیری ناوخۆیە ئەمڕۆ پێنجشەممە شوێنی بە سەفیندزەیی بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەش چۆڵ کرد و پێشوازی لا وەزیری دەرەوەی فینلەندا کرد، کەواتە ئەو قسەی ڕۆژنامەنووسەکەی نزیک لە خۆیان کە دەیگوت وەزیری ناوخۆ و وەزیری دەرەوە ڕاست دەرچوو. قسەکانی وەزیری ناوخۆ کە مەراسیمی جەژنی قوربانی بەهاتنەوە و سەردانیکردنی حاجیانەوە گرێدا و گوایە کە ئەم ساڵ حەج نییە و خۆشی هاتنەوەی ئەوان و سەردانیکردنیان نییە، کەواتە مەراسیمەکانی جەژنی قوربان پێویست نین. ئەو قسانە ئەوەندەی دیکە دۆخەکەی لە نێوان خەم خواردن بۆ میلەتێکی زۆرینە مسلمان کە کەی کردووە بە خاوەنداری خۆی و پێکەنین بۆ حکومەتێک کە یەکێک لە هەڵۆکانی بیرەوەری هێندە لاواز بێت ئاڵۆستر کرد. جاخوا بەوە ڕەحمی پێکردوین زمانمان کوردیە و زۆرینەی خەڵکی بیانی و دەرودراوسێ لێمان تێناگەن، وا دیارە تا ئێستاش قسەکانی بۆ سەر زمانەکانی دیکە وەرنەگەڕدراون. ئەگینا لە ڕیزبەندی کەسایەتیە حکومیە زۆر زیرەک و بە ئاگاکان پلەیەکیان بە وەزیری ناوخۆی هەرێم دەدا. لە کۆتاییدا وە کەسایەتێکی سیاسی و پەرلەمانتارێک نووسیوێتی دەسەڵاتداری ژیر و سەرکەوتووەوەیە ئاگاداری دابوونەریتی کۆمەڵایەتی و ئاین و جەژن و بۆنەکانی کۆمەڵگەکەی بێت و بەشداری خۆشی و ناخۆشیەکانیان بکات.